بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دانیشتنی پەرلەمانی کوردستان لەبارەی لێبڕینی موچە بە ئامادەبوونی چەند وەزیرێک بەردەوامە و تاکو ئێستاش گفتوگۆ لەناو هۆڵی پەرلەمانی کوردستان بەردەوامە و پەرلەمانتاران لە فراکسیۆنە جیاوازەکان داوا دەکەن ئەمشەو پەرلەمانی کوردستان بڕیارەیەکی تەشریعی دەبکات بۆ کۆتایی هێنان بە لێبڕینی موچە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمان و پرسی موچە و مەسەلەی لێبڕینی موچە دەکەین لەگەڵمان. ئێمە دیارە ساڵێک پێش ئێستا کە نرخی بەرمیلە نەوت $40 بووە، لێبڕینی موچە بە 121 بوو، دوای 190 بۆ 121 بووە. ئێستا نرخی بەرمیلە نەوت لە سەروی هەفتایە 73 و 4 و 5، بەڵام لێبڕینی موچە هەر بەردەوامە. داهات بەڕاستی بەش دەکا بەشی موچەی تەواو دەکاوە لە کاتی خۆشیدا. ئەم دوو قسەیە تەمەن حەقەن ئەم پەرلەمانە بڕیار بدا بڵێ حکومەت ئەو لێبڕینی موچە کۆتایی پێهات بڕیارماندا، حکومەت دوو ڕێگای لە پێشە. لەوانەیە بەڕێزانی ئێستا ڕوونکردنەوەی خۆیان بدەن بڵێن داهات بەش ناکە و ناتوانین و باش، ئەمە پەرلەمان بڕیاری خۆی بدە، حکومەت جێبەجێ ناکە. حکومەت بەڕاستیم پێم وایە ئەگەر ناتوانێت جێبەجێکە باشە با حکومەت هەڵوەشێتەوە، با حکومەت دەست دەکات بچێشێتەوە، یخودنیا خراپ نابێت. ئەسای چاکسازی بەڕێزان نزیکەی 11,162 لە پاڵاو تایبەت کە بە نایاسایی کراون بە وەزیر و بریکاری وەزیر و بەڕێوبەری گشتی ناوەکانیان جیا کراوەتەوە بۆ ڕاستاندنی یاسایی بۆ ناکرێت. چەند شەیدی ساختە لابراوەتە ئێستا بەس دیاریکەوە ساڵێکە هیچ. چەند ئەوانەی جاش و مستەشار بە عەمید و عەقید و لیوا و چی تا خانەنشین کران لابران هیچ. ئەو پارەی کە لە قەرزەکان وەرگیراوەتەوە نزیکەی 900 ملیارە، ئەگەر بەم پرۆسە بەردەوام بێ بە 363 ساڵی تر تەواو بێت بۆ وەرناگیرێتەوە. بۆ گەلی کوردستان دوایە هەموو نەهامەتیە و قوربانیدان و بەرخودانە پێم وایە شایانی ئەوە نییە کە ئەو زوڵم مستەمەی لێ بکرێ بە تایبەتی لە لێبڕینی موچە کە لێبڕینێکی نایاساییە. بۆیە من پێشنیاری ئەوە دەکەم کە پەرلەمانی کوردستان بە بڕیارێکی تەشریعی دەربچێ بڕیار لەسەر هەڵوەشانەوەی نایاسایی لێبڕینی موچە بدات و دەنگ لەسەر ئەو بابەتەوە. لە هەمووی گرنگتر بنزین ئێمە هەرسێ کۆمپانیاکەی ئێمە بەداخەوە قەیوان لاناس کار دەپاوین دەودێن لە عێراق بە 450 دینار لێرە لە گوێر دەفرۆشێ، لە هەولێر 735 دینار. گوناحی شوفێرێکی تاکسی چییە؟ شوفێرێکی پاسچیە کە کۆمەڵی خێزانی لەسەر شانە. بەس ئەوە دەڵێن سەر ڕای نەوت باسی غاز ناکرێ. داهاتی غازمان چەندە؟ ئەو پرسیارە لە وەزیری سامانە سروشتیەکان دەکەم وە چەندە چۆن دەگەڕێتەوە؟ جگە لە داهاتی نەوت داهاتی غاز یان کانزاکانی تر یان کانە بەردەکان ئێستا بەردی ئێمە دەچێتە ئیسپانیا، دەچێتە ئیتالیا، دەچێتە چین و دەفرۆشێت و حکومەت هیچ مستەفیدە لێی کە دەرێتە کۆمپانیەکان دەیبن یان ئەو کانە بەردانە دەرێن لە ناو خۆیدا کاوەش سامانی سروشتینە کە مڵکی حکومەت و مڵکی گشتینە. بەڕێز وەزیری دارایی، تۆ پێشمەرگەی هەکاریت لە شاقی چێلەشین لە ناو بەفرا بە موعجیزە دەربازت بوو. وەزارەتەکەی تۆ وەزارەتی پارەدابەشکردنە یان وەزارەتی دارایی؟ ئایا هەموو داهاتەکانی حکومەت دێتەوە بۆ وەزارەتەکەی تۆ؟ ئەگەر ناتەوە بۆ ئەم حەقیقەت و ڕاستیانە ناڵێ تۆ بە تەمای چیت؟ لای هەندێ هەواڵ و لە هەندێ مەجلیسی دۆستانە تاوت تا ئەچم حەقیقەتەکان ئەڵەم چێ ڕێگرە چه حیزبێک بۆ نایڵێ کە ئەم داهاتانە نایەتەوە بەردەستی تۆ؟ جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز لە بەش یەکەمی بەرنامەکەماندا لە ناو هۆڵی پەرلەمانەوە لە بینەی پەرلەمانی کوردستانە میوانداری لوقمان وەردیز یەکری سەرۆکی فراکسیۆنی کێتی نیشتیمانیان کردووە. کاک لوقمان بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان لە گفتگۆکانی ناو پەرلەمانی کوردستان سەبارەت بە مەسەلەی موچە و لێبڕینی موچە تا ئێستا بەکوێ گەیشتون و گفتگۆکان بە کام ئاراستەیەدا؟ بەڵێ گوێت لێم کاک لوقمان؟ بەڵێ پرسیارەکەمان سەبارەت بە گفتگۆکانی ناو پەرلەمان لەبارەی موچە و لێبڕینی موچە بەکوێ گەیشتون؟ بەڵێ
بێگومان ئەمڕۆ دانیشتێکی گرنگ ئەکرێت لە پەرلەمانی کوردستان کە تاکو ئێستاش گفتوگۆکان بەردەوامن و پێشبینی ئەکرێ بۆ کاتژمێر 12 شەویش درێژە بچێشێت. ئەم دانیشتە تایبەتە بە پرسی لێبڕینی موچەی موچەخۆران لە هەرێمی کوردستاندا. خۆتان نەزانن پرسی لێبڕینی موچەی موچەخۆران لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بە نایاسایی کراوە پێشووتر بڕیاری تاکلایەنە بۆ لایەن حکوومەتەوە و لەوە خراپتر ئەوەیە کە چارەنووسی ئەم لێبڕینەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانیش دیاری نەکراوە. ئێمە پێشووتر ژمارەی یاسایی لە ئەندامانی پەرلەمانی کوردستان لە دوو یاداشدا یاداشتێک 57 ئەندام پەرلەمان یاداشتێک 65 ئەندامی پەرلەمان داوامان کرد کە دانیشتێکی تایبەت لە پەرلەمانی کوردستان بکرێت پرسی لێبڕینی موچەی موچەخۆران. ئەمڕۆم دانیشتنەکرا پرسیاری جددی لەلایەن ئەندامانی پەرلەمان ئاراستەی وەزیرە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێم کراوە و بەپێی ئەم پرسیارانەوە بەپێی بە دوواداچوونەکانی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی پێویستی لەبەردەستە بۆ ئەوەی موچەی تەواوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدە. پێڕوانینی ئێمەوەیە ئەم پرسی لێبڕینە پرسێکی نایاساییە و غەدرێکە لە فەرمانبەرانی هەرێمی کوردستانەکرێ و ئەگەر بۆ ڕابردوو بۆ زەمەنی ڤایرۆسی کۆڕۆنا و ساڵی ڕابردوو لە قەیرانی دارایی و دابەزینی بەهای نەوت و ڕاست بوو بێت هەرێمی کوردستان قەیرانی دارایە، بەڵام لە ئێستادا هەم بەهای نەوت بەرزاوە هەم حکوومەت کۆمەڵێک هەنگاوی هاویشتە بە ئاستی بەرزکردنەوەی داهاتە ناوخۆیەکان و خاڵە سنوودیەکان و هەم بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عراقی بەرز بووە. بۆیە هیچ مبەرراتێک هیچ بەهانەیەک نەماوە درێژە بەم پرسە نایاسایی و غەدرە بدرێ کە لە فەرمانبەرانەکرێ. بۆیە ئێمە کۆی ئەندامانی پەرلەمان و فراکسیۆنی جیاوازەکان ئەمڕۆ خۆتان بینیتان دانیشتنی جددی ئەکرێ و پرسیاری جددی ئاراستە ئەکرێ و داوا ئەکەین کە پرسی لێبڕینی موچەی موچەخۆران کۆتایی پێبێ، چونکە وێڕای ئەوەی کەەوە ئەم پرسە نایاساییە خۆشتان نەزانن دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێستا لە دۆخێکی خراپدانا. نرخی کەلوپەل و شمەک لە بازارەکانی هەرێمی کوردستان لە ئاستێکی بەرزدایە بۆ نرخەکان بەرز بوونەتەوە و هەروەها پارەی ئاو و کارەبا بەرز بووە لە بەرامبەردا خزمەت گوزاری ئاو و کارەبا بە حەدێکی بەڕێژێکی زۆر دابەزیوە. وێڕای ئەوەی نرخی بنزین بەرز بووە کە ئەمە هەموو ئەرچی سەرشانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی قڕستر کردووە. وێڕای ئەوەی کەوە پرسی لێبڕینی موچەش بەردەوامە. بۆیە ئێمە لەم دانیشتە داوا لە حکوومەتەکەین کە لێبڕینی موچە کۆتایی پێبێ. وێڕای ئەوە لە ڕێگەی هەر سێ لیژنە پەیوەندیدارەکان سەرۆکاتی هەر سێ لیژنە پەیوەندیدارەکان یاسایی سامانە سروشتەکان دارایی و هەوڵ دەین بەپێی ئەو سەرنج و تێبینیانەی کە پەرلەمانتاران خستیانە ڕوو نەخشەڕێگایەکی دیاری بکەین بۆ ئەوی حکوومەت بەرچاوی ڕوونتر ئەبێ هاوکاریە بین بۆ ئەوی بتوانێت زیاتر چاکسازی پرسی چاکسازی درێژە پێبدا چاکسازی لە سێکتەرە جیاوازەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان و سەرچاوەکانی داهات بکە بۆی بتوانێت حکوومەت داهاتی پێویستی لەبەردەست بێ بتوانێت وێڕای ئەوەی کە موچە بەبێ لێبڕین بدا خزمەت گوزاری پێویستیش پێشکەش بە هاوڵاتیان باشە. کاڵوخمانەوەی کە بەڕێزت دەڵێ داهات بەشی موچە دەکا بەردەوامی لێبڕین غەدرێکە ئێوە داتان لە بەدەستدا کە داهاتیە بڵێ مانگانەی هەرێم بە موچەی تا 1995 ئێستا لەوە زیاتر بێت ئەگەر وایە بۆ لەناو حکوومەتیش ینی تیمی ئێوە ئەم ڕاستی بڵاو ناکاتەوە هەوڵێکیش نادن لەناو حکوومەتە جگە لەناو پەرلەمانیش. خۆتان نەزانن داهاتی سەرەکی لە هەرێمی کوردستان نەوتە و نرخی بەهای نەوت بەرمیلێک نەوت ئێستا لە سەروی 75 دۆلارە و لە مانجیەک وەزارەتی سامانە سروشتەکان بە پێی ئامارەکانی بەردەستی ئێمەنا ڕۆژانە لە نێوان 450 بۆ 470 هزار بەرمیل نەوتە فرۆشێ و داهاتی مانجیەک 650 میلیۆن دلار بووە و داهاتی مانجی 800 میلیۆن دلار بووە کەچی 300 میلیۆن دلار بۆ گەڕاوەتەوە بۆ خەزانەی وەزارەتی دارایی. ئەمە یەکێک بووە لەو پرسیارە جددیانەی ئێمە کردومانە لە بەڕێز وەزیری دارایی وەزیری سامانە سروشتەکان وێڕای ئەوە داهاتی خاڵە سنووریەکان و باج و دەرامەتی ناوخۆش ڕێژەکەی بەرزە. بۆیە بەرمەبنای ئەم زانیاریانە و ئەم داتانەی کە ئێمە ئەیخەینە ڕوو ئەومان پێ ئەڵێ کە هەرێمی کوردستان داهاتی پێویستی لەبەردەستا کە موچە بەبێ لێبڕین بدات. بۆیە ئێمە وێڕای ئەوەی تاکید لەوەکەین و تاکیدیشمان لەوە کردوتەوە کە حکوومەت هەنگاوی جددی بنێ بەتایبەت حکوومەت ساڵی ڕابردوو 4 بڕیاریدا کە بێداچوونەوە بە گرێبەستە خزمەت گوزاریەکە شتێکام بکە بە ڕسم و داهاتەکان بکە بە گرێبەستە نەوتەکان بکە هەروەها باز بسەپێنێ بەسەر ئەو 800 کۆمپانیای بواری نەوت و گاز لە هەرێمی کوردستان کە ئیشەکەن کە بە نایاسایی دیسان ئەوانە بەخشێنراون لە بازکە ئەمە ڕێژەیەکی زۆرە. وێڕای ئەوە کە هەندێک کۆمپانیا هەن لە هەرێمی کوردستان کە پێویستە بازیان لێوەربژێ بازیان لێوەر نەگیراوە بەو نمونە بواری ئەنتەرنێت بواری با بڵێن مۆبایل و هەروەها کارگە گەورە و
گەورەکانی چەمەنتۆ شیش تاکو ئێستا ئەمانە بازیان لێ وەرناژیرێ وێڕای ئەوەی پرۆژەکانی و با بڵێن بواری نیشتە جێبوون کە ئەمانە فرسەتێکی زۆر باشیان بۆ ڕەخسێنراوە کە هەم باز نادەن هەم ژمارێکی زۆریش با بڵێن ڕێژەیەکی زۆر شیش لە دەرەوە هاوردەکەن بە ناوی پرۆژەکانی نیشتە جێبوون کەمانە بەخشێنراون لە باز بەشی شەخەنە بازار ئەمانە هەموو ئەو پرسیارانن کە ئاراستەی حکوومەت کراوە وێڕای ئەو گرێبەستانەی کە لە بواری خزمەتگوزاری لە خاڵە سنووریەکان هەیە کە گرێبەستی زۆر ناهاو سنگن کە حکوومەت کردوێنی بەشی زۆری سەدا بیستی داهات بۆ حکوومەتە سەدا هەشتای بۆ کەرتی تایبەتە ئەمە حکوومەت بەو گرێبەستانە دابچێتەوە من پێم وایە وێڕای ئەوەی کەەوە بودجەی بەشی ئەوە لە بەردەستە بێ با بڵێن داهاتی بەشی ئەوە لە بەردەستە بێ کە موچە بەبێ لێ بڕین بدا بۆ خزمەتگوزاری گشتیش داهاتێکی باشی لە بەردەستە بێ حکوومەت وتانێت لەسەر پێی خۆی بوەستێ و ئەم قەیرانە دارایی کە هەبووە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان تێپەڕێنراوە ئێستا ئێمە لە قۆناغێکی ترداینە دۆخی دارایی هەرێمی کوردستان باشە بۆیە ئەبێ پرسی لێبڕینی موچەی موچە خۆران کە بە شێوازێکی نایاسایی درراوە ئەم پرسە کۆتایی بێ باشە بەس لەناو حکوومەت زۆر جار هاوڵاتیان پرسیارەوە دەکەنەوە لەناو پەرلەمان وەکو ئۆپۆزیسیۆن بڵێن مامەڵەکەن ئەی لەناو حکوومەت بۆ دەنگێک نییە لە تیمی ئێوە لە تیمی گۆڕان یاخود بڵێن پارتیش هیچ دەنگێک نییە ئەگەر داهات زیادی کردووە بۆ لەوێش لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران یا ڕاگەنداوێکی فەرمی لەبارەی داهاتەوە بڵاو ناکرێتەوە کە بڵێن داهات بەشی موچەی و حکوومەت ئەو ئاشکرا بێ کێ دژیەوەی کە لێبڕینی موچە بەردەوام بێ ئەزانی ئێمە سروشتی کارکردنی ئێمەوا بووە و ئێمە ڕاستە بەشەچین لە حکوومەت ڕاستە کۆڵگەیەکی ئەساسین لە کۆڵگەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا بەڵام ئەمە هی هەرگیز ڕێگر نەبووە لەوەی کە ئێمە خۆمان ڕەخنە بگرین تیمی ئێمەش لە حکوومەت وێڕای ئەوەی جێپەنجەیان دیارە لە چاکسازی و پرۆژەیاسای چاکسازی و هەنگاوەکانی چاکسازی خۆشتان بینیتان کە لە تەنانەت سەرخستنی گفتوگۆکان لە نێوان هەرێم و بەغداددا ڕۆڵی تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی یەکلاکەرەوە بوو لەم پرسەدا بۆیە ئێمە تیمەکەی ئێمە لە حکوومەتیش بێگومان لە هەوڵی بێوچاندایە بەڵام ئێمە لە کاری پەرلەمانی کە ئێمە نوێنەرانی خەڵکی کوردستانی وێڕای ئەوەی بەر لەوەی نوێنەری حیزبەکانمان بین نوێنەری خەڵکین نوێنەری شەقامین بەڵێنمان بە خەڵک داوە داکۆچیکاری سەرسەختی مافەکانیان بین ڕازگۆ بین لەگەڵ ئەو پەیامانەی کە هەڵمان گرتووە لە کاتی هەڵماتەکانی هەڵبژاردن بۆیە ئەمە مەسئولیەتێکی گەورە ئەخاتە سەرشانی ئێمە وەکو ئەندامی پەرلەمان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێ لە سەنگەری داکۆچیکردن لە مافەکانی خەڵکو و پارێزەری سەنگەری بەرژەوەندەکانی هاوڵاتیانی خەڵکی کوردستان بین باشە کاک لوتمان سەبارەت بەوەی کە مانگی ڕابردوو وتیان بۆ نمونە یەکێتی نیشتیمانی داهاتی خاڵە سنوورەکان ناگەڕێتەوە وتیان پارتی داهاتی نەوت ناگەڕێنێتەوە ئەیە مانگە بۆ کێشەی دواکەوتنی موچە هەیە بە 2 ڕۆژ بە 3 ڕۆژ موچەی وەزارەتێک دابەشەکەوەندێک کێوە بەداچوونتان کردبووە مادام داهاتی پێویستەوێ بۆچی ئاوا مامەڵە لەگەڵ موچە خۆرانە دەکرێت ئەزانی من حەزەکەم ئەو حەقەتە بزانین داهاتێک نییە بە ناوی داهاتی سلێمانی و داهاتی هەولێر و داهاتی دۆک داهاتی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمە ڕەنگە بۆ مزایدەی سیاسی بەشێک لە پەرلەمانتاران لە فراکسیۆنی پارتی لە مانجە ڕابردوودا بەداخەوە هەڵمەتێکی ناڕاست و دروستیان با بڵێن کرد ئێمە لە کاتی خۆی وەڵامی ئەم مەسەلەیەمان داوە و بێگومان ئامار و داتاکان لە لای وەزیری دارایی موجودە وجودی هەیە کە هەموو داهاتەکانە گەڕێنەوە خەزانەی وەزارەتی دارایی و خاڵی سنووری گومرجی باشماخ و پەرویزخان بە سیستەمێکی ئەلکترۆنی بەستراوەتەوە بە وەزارەتی دارایی واتە ئەو داهاتانی لەوێ کۆ ئەکرێتەوە ڕاستەوخۆ ئامار و داتەکان لە وەزارەتی دارایی تۆمارەکرێن بۆیە ئەمە قسەیە کە ڕەنگە بۆ چاواشەکردنی ڕایگشتی بوو بێ داهات لە هەرێمی کوردستان یەک داهاتە بەنسبەتی ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان هاوڵاتیەک دانیشتووی هەولێر بێ یا زاخۆ بێ یا سلێمانی بێ یا کفری و کەلار بێ بەنسبەتی مە هاوڵاتی هەرێمی کوردستانە خۆمان بە بەرپرس ئەزانین بەرامبەر کۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەرچی حکوومەتیشە خزمەتگوزاری پێویست موچە و خزمەتگوزاری پێویست بۆ هەموو شار و شارستان بەبێ جیاوازی بە جاگەر لە شارێک نەوت زیاتر بوو لە شارێکتر ئەمە هیچ لە دۆخەکە ناگۆڕێ لە شارێک داهات زیاتر بوو لە شارێکتر ئەمە هیچ لە دۆخەکە ناگۆڕێ ئەوانەی کەی تۆی دووبەرەچی تۆی شارچەتی ئەنێنەوە ئەمانە بێگومان لە مەسلحەت و بەرژەوەندی حکوومەت و خەڵکی کوردستان نین بۆ ئێمە بە کولی ئەم بابەتە ڕەتەکەینەوە و پێمان وایە حکوومەت یەک حکوومەتە و داهاتەکانی شێک داتە کە ئەبێ بگەڕێتەوە خەزانەی وەزارەتی دارایی و بە دیاری کراوی ئەوەی کە ئێمە تێبینیمان لەسەر هەیە داهاتی لە هەرێمی کوردستان داهاتی سەرەکی داهاتی نەوتە و بڕێکی نەوتی زۆریش لە هەرێمی کوردستان با بڵێن هەناردەی دەرەوە کرێ و ئێستاش نرخی نەوت
لە ئاستێکی بەرزدایە بۆیە بە تەنها چاکسازیکردن لە سێکتەری نەوت هەنگاوێکی گرنگە بە ئاراستەی زیادکردنی داهات و ڕەنگە تەنها داهاتی نەوتەگە بە تەواوەتی بگەڕێتەوە بۆ خەزانەی وەزارەتی دارایی کافی بێ بۆ ئەوەی کەوا موچەی پێ بدرێ کاتی خۆشی وا بۆ بڕیاری حکوومەت داهاتی نەموچە لە داهاتی نەوت درراوە داهاتی خاڵە سنووریەکان و داهاتەکانی باج و دەرامەتی ناوخۆ بۆ پرۆژەی خزمەتگوزاری و بواری تەشغیلی سەرف کراوە بۆیە ڕێگە ڕاستەکە ئەوەیە بێ حکوومەت لەسەر ئەم نەخشە ڕێگایە بڕوو باشە بەس بۆچی کاو لوقمان کە بەرەزوت داهاتی داهات بەشی موچەی تاویشێ بەس بۆچی بە 2 ڕۆژ وەزارەتێک بە 3 ڕۆژ وەزارەتێک دابش دەکرێت مانگەرا بروش تقریبا 15 ڕۆژی خانم دەریش بەلانی کەمە بۆ 10 ڕۆژێک دەڕەوە کارەکەی چییە ئەم سیستە لە دابشکردنی موچە کە پێشتر بەڵێنیاندا بوو 30 ڕۆژ جارێک موچە دابش بن ئەمە پرسیارێکی جددیە لە وەزیری دارایی وەزیری سامانە سروشتیان نەکرێت بە دیاریکراوی وەزیری دارایی بێ وەڵامی ئەم پرسیارەمامداتەوە خۆتان نەزانن دانیشتەکانی پەرلەمان بەردەوامە هێشتا پرسیاری ئەندامانی پەرلەمان ماوە نۆرە نەهاتۆتە سەر وەڵامدانەوەی وەزیرە پەیوەندی دارەکان بە دیاریکراوی وەزیری دارایی وەزیری سامانە سروشتیەکان بۆیە چاوەڕوانی وەڵامی ئەوون ئەم پرسیارە بێ ئاراستە ئێمەش پرسیارمان ئاراستەی ئەوان کردووە و ئەمانەوێ وەڵامێکی جددی لەوان وەربگریت باشە سەبارەت بە داهات وتت داهاتی خاڵە سنووریەکان لە سەدا هەشتای ناگەرێتەوە بۆ حکوومەت ئەی داهاتی نەوتیش بڵین لە سەدا تقریبا هەفتەی ناگرێتەوە بۆ حکوومەت ئەو داتانەی کرایەوەن نا ئەگەر بۆ ئەوی بە هەڵە نەچین ئێمە نەموتە داهاتی خاڵە سنووریەکان سەدا هەشتای ناگەڕێتەوە بۆ حکوومەت من ئەمە ئەڵێم کۆمپانیەکانی بواری خزمەتگوزاری لە خاڵە سنووریەکان کە گرێبەستیان لەگەڵ کراوە لەگەڵ وەزارەتی دارایی ئەمانە سەدا هەشتای داهاتەکەیان بۆ خۆیانە سەدا 20 دەدەنە حکوومەت بەشێک لەو خزمەتگوزاریانە و لەو کارانە حکوومەت دەتوانی خۆی بیکە بەر لەوەی بیداتە کەرتی تایبەت بۆ ئێمە داوامان کردووە بە کۆی ئەو گرێبەستانە دابچێتەوە حکوومەت کە لەگەڵ کەرتی تایبەتی کردن خۆتان نەزانن حکوومەتێک لە سیاسەتەکانی حکوومەتەوە بەشداریکردنی کەرتی تایبەتەوە بەشداریکردنی کەرتی تایبەت لە وڵاتە پێشکەوتەکاندا بۆتە مای گەشە سندنی ئابووری ئەو وڵاتە و بۆتە مای پێشکەشکردنی خزمەتگوزاری باشتر بە هاوڵاتیان بەڵام لە وڵاتی ئێمەدا لە هەرێمی کوردستانی خۆماندا لە بەپێی بەدواداچوونی ئێمە ئەم گرێبەستانە بە شێوازێکی تەندروست نەکراون زۆرینیان لە بەرژەوەندی کەرتی تایبەتن نەک لە بەرژەوەندی حکوومەت چونکە ئەوڕۆ ئەوەی ئێمە سەیری ئەەکەین لە کۆکردنەوەی خۆڵ و خاشاچی بەردەمی ماڵان بگرە تا ئەگاتە پشکنینی خۆراک و دەرمان لە خاڵە سنووریەکان هەمووی درراوە بە کەرتی تایبەت بەڵام ئەم گرێبەستانە جۆرێک ناهاوسەنجی تێدایە بۆی ئەگەر حکوومەت هەنگاوی چاکسازی داوێت هەنگاوی چاکسازی بە تەنها لە خەرجیەکان ناکرێ هەنگاوی چاکسازی لە گرێبەستەکانی شەکرێ بە تەنها بە پێداچوونەوە بەم گرێبەستانە حکوومەت داهاتێکی یەجگار گەورەی بۆ ئەگەڕێتەوە وێڕای ئەوەی زیاتر لە 800 کۆمپانیا لە بواری نەوت و گاز کارەکەن ئەمانە هەمویان لە باز بەخشراون لە بازبەخشین بە پێی یاسای نەوت و گاز کە ژمارە 22 ساڵی 2007 و لە پەرلەمانی کوردستان دەچووە لە مادەی چل بەڕوونی هاتووە ئەڵێ کۆمپانیەکانی بواری نەوت و گاز بە هیچ شێوەیەک جگ بەبێ یاسا لە باز نابەخشرێن تاکو ئێستاش لە پەرلەمانی کوردستان یاسایەک دەرنەچووە بۆ بەخشینیان لە باز بەڵام تاکو ئێستا حکوومەت بە نایاسایی لە بازی بەخشیون بۆ ئێمە تاکیدمان کردوتەوە کە ئەبێ حکوومەت وێڕای ئەوەی بە گرێبەستەکانی نەوت داچێتەوە ئەبێ بازیش لەسەر کۆمپانیەکان فەرز بکات بە تایبەت لەسەر کۆمپانیەکانی نەوت و گاز جگەلەوە ئەی کۆمپانیەکانی بواری تەلەفۆن ئەی کۆمپانیەکانی بواری با بڵێن ئەنتەرنێت ئەی کارگە زەبەلاعەکانی وەکو چەمەنتۆ وەکو شیش بواری وەبەرهێنان کە بە هەدەردانێکی ێزگار زۆری تێدایە لە کۆبوونەی ئەمڕۆ بەپێی با بڵین بەشداریکردنی ئەندامانی پەرلەمان لە هەموو ئەو بوارە جۆر بە جۆرانەدا سەرنج و تێبینیەکان خراونەتە ڕوو بۆ وەزیرە پەیوەندیدارەکان بۆ یەکمان ئەمە ئەبێتە نەخشە ڕێگایەک بۆ ئەوی حکوومەت لە داهاتوودا هەنگاوی جندی بنێ بە ئاراستەی چاکسازیکردن لە سێکتەرە جیاوازەکان ئەمەش ئەبێتە مای با بڵین دەستکەوتنی داهاتێکی زۆرتر کە حکوومەت دەتوانێت با بڵین لە بواری خزمەتگوزاری لە شار و شارۆچکەکان بەکاری بێنێ باشە سەبارەت بۆی کە تاکۆستا گفتوگۆی ناو پەرلەمان هەر بەردەوامە بڵێن وەزیرەکان وەڵامیان نەداوەتەوە چ وەزیری دارایی بێ وەزیری سامانە سروشتیەکان بێ ئێوەکو پەرلەمانتاران بەڵێن بە خەڵک دەدەن لە کۆتایی کۆبوونەوەکەدا بڕیارێک دەربچێت کە لێبڕینی موچە هەڵ بوەشێنەوە ئەوە دەکرێت ئێمە لە ئەندامانی پەرلەمان لە فراکسیۆنە جیاوازەکان کۆچین لەسەر ئەوەی کەوە ئەبێ پرسی لێبڕینی موچەی موچەخۆران لایەن حکوومەتی هەرێمی کوردستان و کۆتایی بێ بەڵام ڕاستیەکە ئەویش ئەوەیە داهات لای ئێمە نییە پارە لای پەرلەمان نییە لای پەرلەمان فشارە ئێمە ئەم فشارە ئەەکەین و بەردەوامە بین و بێگومان
ئومێدەوارم سەرکەوتوو بین و دڵنیاشم هەموو ئەندامانی پەرلەمان بەو نەفەسە کارەکەن کە داوا لە حکوومەت دەکرێت کۆتایی بە پرسی لێبڕینی موچەی موچەخۆران بێت. باشە دەزانم داهات لایەوە وەکو پەرلەمان بەس وەکو بڕیارەکە وەکو پەرلەمانتاران هەموو فراکسیۆنەکان یەکدەنگ لەسەرەوەی کە لە کۆتایی برارێکی ئەوا بدرێت دەنگ دێنێ ئەم بڕیارەوە ئەم بڕیارە کە پەرلەمان لێبڕینی موچە هەڵبۆشێن تۆ ئێستا وەزیرەکان بڵێن وەڵامیان نەداوەتەوە. وەڵامیان نەداوەتەوە بێگومان ئێمە جۆ لە وەڵامی ئەوانی شەگرین سەرۆکاتی سێ لیژنەی تایبەتمەند لە پەرلەمانی کوردستان لیژنەی دارایی لیژنەی سامانە سروشتەکان لیژنەی یاسایی ڕاست پێدراون کۆی سەرنج و تێبینیەکانی پەرلەمانتاران کۆ بکەنەوە بێگومان گوێبیستی وەڵامەکانی وەڵامی وەزیرە پەیوەنددارەکانی شەبین ئەمە وەکو نەخشە ڕێگایەک ئاراستەی حکوومەتەکرێت و داوا ئەکرێ پرسی لێبڕینی موچەی موچەخۆران کۆتایی بێت. باشە وەکو ئەوەی کە لە پرسیاری زۆر پەرلەمانتارن باسی فەرمانبەرانی گرێبەست کرا هەروە مامۆسایانی وانە بێژ سەیەکەمەکان فشارێک هەیە بۆ ئەوەی کێشەکەیان چارەسەرکرێت کە باز لەوە دەکرێت بە هەمویان نزیکەی 55,000 کەسن لەم ڕۆژانەدا بەڕێوەبەری گشتی خانەنشینی هەرێم باسی کردبوو لە 2004 تاکو ئێستا 40,000 فەرمانبەر خانەنشین کراون ئەی بۆ ئەوانە ناخرێنە شوێنیان فشارێک هەیە بۆ ئەوەی کێشەیەم توێژانە چارەسەر بکرێت. بەڵێ ئەمە یەکێکە لە داواکاری ئەندامانی پەرلەمان لە فراکسیۆنە جیاوازەکان پرسی یەکەمەکانی زانکۆپەی مانگاکان پرسی فەرمانبەرانی گرێبەست و پرسی خۆبەخشەکانی بواری کەرتی تەندروستی خۆتان نەزانن لە قەیرانی تەندروستی و لەو کاتێکە ڤایرۆسی کۆڕۆنە لە لووتکەدا بوو دۆخی تەندروستی هەرێمی کوردستان لە دۆخێکی ێجگار خراپدا بوو چێ فریای دۆخی کەرتی گشتی کەت لە تەندروستی فەرمانبەرانی کەرتی تەندروستی کە بە شێوازێکی خۆبەخش هەموو ئەو کەلۆنانەیان پڕ کردەوە ئێمە بەپێی بە دوواداچوونەکانمان لەو کاتی زۆرینێ ئەو فەرمانبەرانەی کە موچیان لە حکوومەتەگر بە حکوومەت دوو مانگجارێک موچێدا دەوامیان ناکرد چێ پڕی کرد بۆ ئەم فەراغا فەرمانبەرە خۆبەخشەکان بۆی لە کەرتی تەندروستیشدا فەرمانبەرێکی یەکجار زۆر لە اختصاساتی جیاجیا خانەنشین بوون فراغ هەیە ئێمە داوامان کردو ئەمەش بەمانە پڕ بکرێتەوە و فەرمانبەرانی گرێبەست بکرێنە هەمیشەی و مامۆستایانی وانەبێژدا بەزرێن و پرسی سێمەکان کۆتایی چارەسەر بکرێت جگەلەوە نزیکەی 18,000 زیندانی سیاسیە کە مامەڵەکانیان تەواو بووە و ئەمانش چاوەڕێی ئەوەکەن کە لە چوارچەوەی یاسای ماف و ئیمتیازاتی با بڵێن زیندانی سیاسیەکان ئەمانە سوودمەند بن بۆیە ئەمانە ئەم فشارانن کە لەلایەن ئەمڕۆ لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە کراوە سوورین لەسەرەوەی وێڕایەوەی پرسی خانەنشینی هێزەکانی ناوخۆ کە غەدرێکی هێزگار گەورەی تێدا ئەمەشە بێت چارەسەر بکرێت بۆیە ئێمە سوورە بین بە هاوکاری و هەماهەنگی هەموو فراکسیۆنی جیاوازەکان فشارەکانمان سڕتر ئەکرێنەوە لەسەر حکوومەت بۆی بتوانین ئەم دا و داخوازیانەش جێبەجێ بکات. باشە با دووە پرسیار بەسەرەوە بێ گرژێک دروست بوو ئەمڕۆ لە پەرلەمان باز لەوەیەکێک کە ئازاری هەندێک دوو پەرلەمانتار دراوە هیچ شتێکی وا لە ئارادا بوو گرژێکە لەسەر چی بوو؟ ئێمە لە ڕاستیدا ئیدانەی هەموو گرژیەکەکەین ئەگەر دەستدرێژێک خوانەکە بکرێتە سەر ئەندامانی پەرلەمان حاڵەتێک دروست بوو بەڵام چارەسەر کرا ئێمە پێمان و ئەندامی پەرلەمانی کوردستانە بێ شکۆی بپارێزرێ بێ ڕێزی لێ بگیرێ و نابێ دەستدرێژی بکرێتە سەر دۆخێک دروست بوو بەڵام ئەمە بە هیمەتی هەموو لایەک چارەسەر کرا. بەڵێ کێ بوونەوە پەرلەمانتارانەی پێشێلکاریان بەرامبەر بوو؟ پەرلەمانتارێک لە فراکسیۆنی گۆڕان و پەرلەمانتارێکیش لە فراکسیۆنی یەکگرتو. بەڵ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ کاک لوقمان وەردی جێگری سەرۆکی فراکسیۆنی کێتی نیشتیمانی کە لە پەرلەمانی کوردستانەوە لەگەڵ مامی سوپاسی بەرز دەکەین بەڵێ بینیرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە لەگەڵ ئەندامێکی تری پەرلەمان درێژە بە گفتوگۆکانمان لەگەڵ مام بێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. ئێمە لە کۆمپانیای ئاکۆکەریم بە تیمێکی شارەزا و خاوەن ئەزمون بۆ ماوەی چەندین ساڵە بەردەوامین لە جێبەجێکردن و دابینکردنی دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆم لە جۆری ئازیل و سیستەم. دڵسۆزی لە جێبەجێکردن و جددیبوون لە کارەکانمان وای کردووە دۆخی کارکردنمان فراوانتر بێ هەم لە ڕووی ژماری کارمەند و مەودای جوگرافیای کارکردنمان لە هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستان تاکو و پارێزگاکانی دیکەی عێراق. بینا و باڵەخانە نوێەکان بە شێوازێکی مۆدێرن دەرناکەون ئەگەر دەرگا و پەنجەرەکانیان ئەلمنیۆم نەبن بۆیە ئێمە باشترین جۆری ئەلمنیۆمتان بۆ دابین دەکەین.
دیزایانی بیناکەت هەر چۆنێک بێ هەر ڕەنگێک بێ ئێمە بە ڕەنگە جیاوازەکانی ئەلەمنیۆم تەنسیق و ڕێخستن دروستەکەین چونکە هەموو جۆرە ڕەنگەکانی ئەلەمنیۆم لای ئێمە بەردەستە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و لێدوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. هەندێکە چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە چەند لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکەڵن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بە تەنها ئەمداهێنانەی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە. تامی بکە و ئەنجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست لە بەشی دومی بەرنامەکەماندا لەگەڵ بەڕست مامۆستا عوسمان کانی کوردەی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری درێژە بە گفتوگۆکەمان دەدەین. مامۆستا زۆر سوپاس بۆ ئامادەبوونت سەبارەت بەوەی کە پێشبینی دەکەن کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان کە تاکو ئێستاش بەردەوامە کۆبوونەوەیکی بەرهەمدار بێت و ئێوەکو بە دیاریکراوی فراکسیۆنی کۆمەڵ دەتانەوێت لە کۆتایی کۆبوونەوەکەدا چی بکرێ بەوەی کە کۆبوونەوەیکی بەرهەمدار بێ لەبارەی لێبڕینی موچەوە. بەڵێ سەرەتا بەناوی خوای گەورەی میهرەبان سوپاس بۆ جەناب سڵاو لە بینەران دەستخۆشتانی دەکەم بۆ ئەم دەرفەتێکە بە منتاندا هەڵبەتە ئەم دانیشتنە ڕەنجی چەند مانگەی پەرلەمانتارانە داوامان کردووە تا وای لێ هات پەیمانماندا کە نەهێلین هیچ جەرسەیەک کە تێبپەڕێت تاوەکو تیمی حکومی نەیە و پرسیارەکانمان وڵام نەدەنەوە دانیشتنی تر نەکرێ و شکر بۆخوا ئەمڕۆکە ئەم دانیشتنە ئەنجام درراوە بۆیش تا ئێستا هیچمان ماندوو نەبووین یعنی هەست بە ماندووبوون ناکەم ئەوڕۆ لەبەر ئەوەی ئەو قسانی کە چەند ساڵ و چەند مانگە هاوڵاتیان دەنگدەرانم پێم دەڵێن مامۆستا گلەییەکان لە حکوومەت و ئەم داواکاریانە ئەوڕۆکە هەمومان گەیان شکر بۆخوا ئەوەش حەز دەکەنی ڕای بگەێنم ئەمڕۆکە دەوری ئۆپۆزیسیۆنی کاریگەر بەڕاستی فراکسیۆنەکانی سەر بەدەسەڵات بوون یعنی ئەوان ئەوڕۆکە توانیان کەوا دەورێکی کاریگەرانە ببینن هەرچی خاڵی هەستیار و ڕێژاندیان شکر بۆخوا جێی دەستخۆشیش بوو بەڕاستی بۆیە ئێمە لەلایەکەوە زۆر دڵمان خۆشە لەوەی کەوا تیمی حکومە بە دەنگمانەوە هاتووە لەلایەکیشەوە بێ ئومێدین لەبەر ئەوەی بڕیاردەریان تێدا نییە لەبەر ئەوەی حکومڕانیان تێدا نییە کەسێکی وان تێدا نییە کە بڵێ بەڵێ لێرە بڕیارماندا ئێمە جەرسەمان کە دانیش بە واژووی 57 پەرلەمانتار داوامان کرد جەرسە بکرێ بۆمان کە جەرسەیەش تەشریعی بێ واتە بڕیاری تێدا بدرێ ئەگەر بەڕێز تیمی حکومی هاتن بڕیار بدەن لێرانە بە هەڵگرتنی لێبڕینی ناشەرعی موچە ئەو ناشەرعیەکەوە هەر وەکو خۆگونجاندن دێن لێبڕین ئەگەنا لێبڕین نییە دزینێکی بە ئاشکرایە بەڕاستی ئێمە دەمانەوێت ئەم شۆکە نەڕۆینەوە نوێژی بەیانیش لێرە بین ئامادەین بەڵام دەبێت تەشریعی بێ یاسا ئەگەر بێت و تا ئێستا تیمی حکومەت قسەیان نەکردووە هیچ وڵامێکی پەرلەمانتاریان نەداوەتەوە بەڵام ئێمە دەمانەوێت وڵامدانەکان ئەوە بێ کە بڵێ لێبڕینی موچە نایاساییە و داوا دەکەین هەڵبگیرێ و ینی ئەوها چاوەڕوان دەکەین بەڕاستیەوە ئەگەر واژ نەبێ ئێمە بەیانی جەرسەی تر دەبێ و هەڵوێست تریشمان دەبێ بەڵێ باش ئێوەکو فراکسیۆنی خۆتان کارتان بەوە کردووە کە لە کۆتایی کۆبوونەوەکە بڕیارێک دەربچێ لێبڕینی موچە هەڵبوەشێتەوە یاخود فراکسیۆنەکانی دەسەڵات ئەوانیش پێشبینی دەکەی دەنگ بەو بڕیارە بدەن کە ئێوە داوا دەکەن لە کۆتایی کۆبوونەوەکە پەرلەمان بە بڕیارێک لێبڕینی موچە هەڵبوەشێنێتەوە لەگەڵتان هاوڕان فراکسیۆنەکانی دەسەڵاتیش هەڵبەتە ئێمە هەموو قسەیەکی خۆمان کردووە لە کۆبوونەوەی ئەمڕۆ بەیانی سەعات 10 بۆ 11 کۆبوونەوەی فراکسیۆن بوو هەموو خاڵە ئیجابیەکانمان تاوتوێ کردووە و بە شێوازێکی ئیجابیانە شێوازێکی ئەکادیمیانە قسەکانمان بکەین بەڕاستی بەڵام لە کۆتاییەکەی
تا ئێستا بە ڕێزێک لە تیمی حکومی و نوێنەرەکانی حکوومەتەوە هیچ قسەیان نەکردووە بۆیە بە ئێمە لێستاوە لە تاریکیەوە هیچ قسان نەکەین تا هەڵوێستیوان نەبینین ئێمە بڕیار نادەین بەڵام دڵنیابن وەکو باسم کردکەوە پەرلەمانتارەکانی سەر بە دەسەڵات ئەوان حەریسترن و ئەوان تونترن لەسەر ئەوەی کەوا لێبڕینی موچە هەتاکەی لێبڕینی موچە بۆ کەنجێ کردنەوەی ژمارە بانقیەک بۆ هەموو فەرمانبەران و بۆ هەژمارکردنی ئەو لێبڕینە موچەی کەوا چەند مانگە کراوە دەبێ بۆیان هەژمار بکرێت بەبری کرێ کارەبای کەوێ کرێ ئاو بکەوێ داواکاریەکانیان هەتا باج و غەڕامەی مرور و هاتوچە و ڕێگەوبانیشان بۆ زەریبەکانشان بۆ بەبری بخرێ هەر مۆزەفێک ژمارەیەکی بانقی خۆی هەبێ ئەو پارەی بۆ سەر ژمارەکەی و هەروە چەندیش قەردارە حکومت لێ بژێڕێتەوە ئێمە بە هاوکاری زەمیلەکانمان لە پەرلەمانتاران بەگشتی جارە دەڵێم نەکرد ئۆپۆزیسیۆنەکان لەبەرەوەی کە باسم کرد بەڕاستی ینی ئینسان دەبێت بە ئینساف و قسام کە ئەگەر ئێمە ئۆپۆزیسیۆن بین نابێ ئۆپۆزیسیۆنێکی سلبی بین دەبێت ئیجابی بین بە باشەکە بڵین باش بە خراپش بڵین خراپ بەڕاستی ئەو ڕۆکە پەرلەمانتارانی هەتاوەکو دەسەڵاتیش قسەی زۆریان کردووە بەڵام ئێمە لە کۆتایی نەتیجەکەمان مەبەستە ناژڕۆینەوە چۆلیشی ناکەین تاوەکو برایانی حکومی برارێکی دەردەکەن بۆیە ئێمە دامان ناوە ئیلزامیان بکەین ملزەمیان بکەین بۆی کە بڕیارێک بدرێ ئەگەر ئەم شش بڕیارەکە یەک لای نەبێ بنبڕ نەبێ بۆ بەیانی کە دێینەوە دادەنیشین ئێمە بڕیارێکمان پێ بێ بۆ هاوڵاتیانمان بۆ دەنگدەرانمان بەڕاستی خەڵک لە قەیراندایە بەڕاستی خەڵک بەس لە ژیاندا نیە یعنی ئەوانەی کەوا حکوومەت دەیبینن دەڵێن قەیران نییە بەڵێ قەیران نییە نەبێ بنزین نەبێ کارەبە نەبێ ئاون نەبێ موچە نەبێ ئیمتیازات نەبێ دامەزراندن نە منداڵیان گرفتێکیان هەیە بەڵام بەداخەوە ئەو هاوڵاتیانە ئەوەی کەوا خانەوادەی شەهیدانە پێشمەرگەیە بەخۆتان بینتان پێشمەرگەیە کەوا چەند جار برینداری سەنگەرەکانی پێشەوەی بەرگریکردنی لە کوردستانمە دوو جار بریندار بە دوو منداڵی نەخۆش بە حکوومەت ئامادە نەبوو دەفتەرێ دۆلاری بۆ سەرفکە بۆیە بەڕاستی هیچ سیقە متمانەیەک بۆ دەسەڵاتە نەماوە تەنها ئەوە ماوە ئێمە ئیلزامیان کەین بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێستا بۆ خۆم باسم کرد لە ژوورەوە گوتم ئەگەر بێت و میزداقیەتی قسەکەمان لەوە دەردەکەوێ کە بەڕێ سەرۆکی پەرلەمان بڵێ ئێمە بڕیارماندا لێبڕینی موچە نایاسایە و دەبێت هەڵگیرێ ئەگەر بەڕێ سەرۆکی پەرلەمان نەیخاتە دەنگدانەوە تاوانی گەورە لە ملیوان دەبێت تا ئێستا لە ملی حکوومەتە بەڵام ئێستا بەدەوا دەکەێتە سەر ئەستۆی سەرۆکی پەرلەمان بەداخەوە تا ئێستا هیچ بڕیارێکی لەو بابەتی نەداوەوە چاوەڕوانی لێ دەکەین کە ئەو بڕیارە بدا پشت بەخوا باشە بەس پێ وایە لە کۆتایی کۆبوونەوەکەدا ئەوە بۆ خەڵکی کوردستان ڕوون دەبێتەوە ئایا کێ دەنگ بۆ دەدا لێبڕینی موچە هەڵ بۆشێتەوە یاخود کێ دەنگ بۆدا بمێنێتەوە سەنگی مەحەک کۆبوونەوەی لە کۆتاییدا وکو بەڕێز بوت ئەمڕۆ ئێمە دەمان بینیت فراکسیۆنەکانی دەسەڵاتیی ڕێخنیان هەبوو بەڵام کۆتاییەکەی گرنگ نییە چی ڕوودەدا کاک عەبدولحەکیم کە ئەم هەموو ناشەفافی و نادادگەری و گەندەڵێ دەکرێت خۆ بە سادەیی ناکرێ بەڕاستی خەبیریان هەیە بەڕاستی لێزانیان هەیە یعنی ئێستا ئێمە مانجێکە داوا دەکەین جەلسەیەکی لەم جۆرە بکرێ فەرم و ئەمڕۆکە جەلسەیەکیان داناوە بە کۆکردنەوەی 6 مادە لە بەرنامەی کار ئەوڕۆ تاوەتوێ دەکرێت یەک لێکیان زەحمەترن ئەوە سعات 10 شەوە و 11 شەوە تا ئێستا چوار بەرگە چۆتە جێبەجێکردنەوە بۆیە حکوومەت لێزانە ئێمە دەمانویست بەس باسی گرنگمان تەنها موچە بوو ئیشمان بە موچەش بۆ خۆمان نەخواوەکی لە بەخاتر ئەو پێشمەرگە و خانەوادەی شەهید و ئەو خەڵکەیکەوە زەحیە و سوتەمەنیە و هەروەها دەرەجە 4 و 5ەکەی هاوڵاتیانە موچەیەکی زۆر کەمی هەیە 25 ڕۆژ لە ڕەبایە و لە سەنگەر و لە دیفاعکردنە 5 ڕۆژ ناو خانەوادەی خۆیت کە دێتەوە کارەبای نییە کە دێتەوە موچە نییە کە دێتەوە ئاوی نییە بۆیە ئێمە دەمانوێت ئەو بڕیارە هەڵوەشێتەوە حکوومەت دوای کردووە بەو هەموو بڕگەیەوە تێیت بزر کردووە بۆ زانیاریشان پەرلەمانتارانی با بڵین دەسەڵات و پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن ئێمە دوو یاداشمان داوەتە دەستەی سەرۆکاتی پەرلەمان بە 57 پەرلەمانتار داواکاریەکمان داوە کە دانیشتنێک بکرێ و بڕیاری تەشریعی بدرێ بڵێ چ وەزیری داراییە چ بەڕێز وەزیرەکانی تر لە حکوومەت و چ سەرۆکی پەرلەمانە بڵێ ئەم بڕیارە نایاساییە کە لێبڕینی موچەیە ئێمە لێرە ڕای دەگرین بەڵام بەداخەوە لە پەنای ئەوەی پەرلەمانتارانی سەر بەدەسەڵات زۆر جاری وهەیەوایان کردوکەوە یاداشتیان کۆ کردوەوە بۆیکەوە بەس تیمی حکوومەت بێ هۆکاری نەبوونی دارایی و ناشەفافی بۆ ماڕوونکەنەوە یعنی بەڕاستی و پرسیارانە لە هەواڵەکان و لە سۆشیال میدیا و لە فەیسبوک و ئەنتەرنێتی من دەیانزانم من ڕناوەسمنەوەی کە بەڕێز وەزیری دارایی بۆ ڕوون کاتەوە بڵێ وەڵا نەوت ئەو هایە و نەوت گرانە و دۆلار هەزانە بۆیە ئێمە بەڕاستی دەمانەوێت جەنابی وەزیر ئەو ڕۆکە قەناعەتمان بۆ بێنێکە وەزیرێکە وەزیری ئەم خەڵکەی وەم هاوڵاتیانێ و پابەندە بەو سوێندە یاساییەکەوە خواردوێتی باشە بەس سەبارەت بەوەی کە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش لە پەرلەمان باسی وەگەیرە حکوومەت
ناتوانێم کێشانە چارەسەرکە موچەیە خزمەت گوزاری کێشەکانی ترە دەست لە کار بکێشێتەوە. ئەنی پێتان وایە ئێستا هیچ مبەڕیرێک نەماوە نەبۆ مەسلەی لێبڕینی موچە نەبۆ مەسلەیەوەی کە خزمەت گوزاریش دەست پێ نەکاتەوە یاخود دامەزراندن کۆمەڵێک چین و توێش کە چاوەڕێ ئێوەن کە دا بمەزرێن؟ بەڵێ بەدڵنیاییەوە هەتا بۆ خۆشیان تیمی حکومیش باوەڕیان بەو پاساوانە نییە کە بۆ ماینگەێنەوە کە موچەنیە ینی کە قسەکانیان دەکەن بە زەردەخەنەوە هەندێک جار قسەکان دەکەن کە دەڵێن موچەنیە. ئێستا پەرلەمانتارێک لە ناو هۆڵی پەرلەمان گوتی بەڕێ سەرۆکی وەزیری دارایی کتابێکم بۆ تۆ ناردووە بەرزی کردەوە کە تۆ پێ دەڵێم داهاتی ئەم مانگە چەندە بای چەند نەوت فرۆشتووە. ئەگەر مارکێتێک لە دوکانەکەی خۆی پێت بڵێ ئەم ئێوارە بای ئەوەندەم فرۆشتووە ئاساییە کاشێرێکی هەیە حسابی دەکات. دەکرێت جەنابی وەزیری دارایی نەزانێ ئەم مانگەی بای چەند نەوت فرۆشراوە و بە هەمان شێوە بە ئەوانیش تەحویلی بەڕێز وەزیری سامانە سروشتەکانی کردو دەڵێ ئەو پرسیارە عادی ئەوە لەوی بکە. هەمان پرسیاری ئاراسی وەزیری سامانە سروشتەکان کرد دەڵێەوە ئیشی وەزارەتی داراییە ئیشی من نییە. بۆیە هەمیان لەبەری ڕادەکەن لەبەر وەڵامەکان هەڵدێن بەڵێ ئەوانیش دەزانن هیچ مبەرور پاساوێک نەماوە بۆیش بۆ خۆیان قەنەعەتیان بە وەڵامەکانی خۆیان نییە. بەڵام ڕاست پێدراوان دەبێت قسانە بکەن و بێنە ئێرانە قسانە بکەن. من بۆیە گەشتبین نیم بە دانیشتنەکەی ئەمڕۆژ بۆیە ئومێدم بەوەی نییەکەوە بڕیارێکی تەشریعی ئەوڕۆکە بدرێ و خواست و داوایەکانی هاوڵاتیان ئەوڕۆکە جێبەجێ بکرێت لەبەر ئەوەی بەڕاستی لە ئاسی بڕیاردان نین چۆن ئەو تیمە بەڕێزانی سەردانی ناوەند و حکوومەتی و بەغدا دەکەن بۆ بودجە و بۆ ناردنی بەشە موچە و بودجە کە دەچن بەشێکی وان کە لە ئاستی بڕیاردان نین دەبێت ئیلا بگرنەوە بۆ مەرجع و بۆ لایەنی حیزبەکانی خۆیان. بۆیە ئێمە کاتی خۆشی بڵێ کە جەنابی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی هاتن پێمان گوتن هەمان قسەی ئەوڕۆکە فراکسۆنی کۆمەڵ کردی کە گوتی ئەگەر ئێوە وایە پێمان وایە وەڵامەکانتان مقنعی نییە دەست دەکار بکێشنەوە بەرەو ڕووی واڵمان گوت ئەو ڕۆکەش ئەو قسەیە منیش گوتمەوە بەڕێز سەرۆکی فراکسۆنی کۆمەڵش گوتوێتەوە بەڵێ هیچ وەڵامێکی مقنعیان پێی نییە هیچ پاساوێکیان نییە و ناشتوان ئەو بڕیارە بدەن لەبەر ئەوەی ئەگەر بێت و حکوومەت ئەو بڕیاری لێبڕینی موچە بدا لەناو پەرلەمان نایدا بیکە بە چالاکی فراکسۆنی کۆمەڵ و فراکسۆنی یەکگرتو و فراکسۆنێکی ئۆپۆزیسیۆن لەناو ئەنجومەنی وەزیران بە منەتێکی زۆرەوە بڕیادەدا لەبەر ئەوەی ئەو لێبڕینە نە شەرعیە نە یاساییە نە عورفیە تەنها خۆ گونجاندن بووە. بابە ئێستا گونجاندن ئەو کاتێکەوە نەوت بە 27 دلاری بۆ ئێستا بە 70 دلارەیە. ئاخە بە چ پاساوێک تا ئێستا ئەو لێبڕین نەکراوە. ئەگەر ئێمە نەوتمان بکرێ لە دەوڵەتەکانی تورکیا و لە ئێران و لە دەوڵەتانی دیراوسێمان باوەڕکەون دەقەردار نەدەبووین. بۆیە ئەگەر ڕاست دەکەن داهات نییە بۆ کۆمپانیاکانی حیزبەکان و دەسەڵاتدارەکان ناگەر بازەکانیان نایەتەوە یان بۆ نەوت دەدەنە سۆمۆ کە سۆمۆی خۆیانە نایدەن بە بەغدا کە دووقاتی یەک پارەیان گرانترە نەوتەکان گرانتر دەکڕن بەغدا گرانتر دەکرێت. بۆیە بەداخەوە وەڵامەکانیان نەموقنیعن نە بۆ خۆشیان قەنەعەتیان پێ هەیە نە هاوڵاتیانش قەنەعەتیان پێ. بەڵام ئێمە باوەڕ ناکەین و وەڵامەکانیان حتا پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆنی دەبێت ئەوڕۆ دەرکەوێت چێ لەگەڵ لێبڕینی موچێ و یان چێ لەگەدانی. ئێمە هەموو دەڵێن دەبێت بڕیارەکە بدرێ ئەنجا بە هەر کەسێک لەگەدانی ئازادە و دەتوانێت دەنگی خۆی بە ئازادی بدات. سەبارەت بەوەی کە ئێمە لە بەیانیەوە چاودێری دانیشتنی پەرلەمان دەکەین بەشی زۆری پەرلەمانتارن باسی وانە بێژانیان کرد مامۆستایانی وانە بێژ کە نزیکەی 20,000 کەسن. مامۆستای بڵین فەرمانبەرانی گرێبەست کە زیاتر لە 25,000 کەسن سێ یەکەمەی زانکۆپەیمان کە 5,000 کەسن هەروە خۆبەخشانی کەرتی تەندروستی. پێتان وایە ئەمڕۆ وەڵامێک وەربگرنەوە یاخود لە فشارەکانتان بەرداوام دەبن خۆتان لە ئێستا و لە کاتی هاتنی پرۆژە یاسای بودجەش ئەگەر بێت بۆی ئەوانش مافیان بۆ بگەڕێنرێتەوە دامەزرانێک کە بێت تەلیکارێکە بێت؟ بەڵێ مامۆستا عەبدولحەکیم بۆیە هەموو تەوەرەکانی ناو جەلسەکە باز ناکەم لەبەرەوەی کات نابێ بەڕاستی ئەگەر نا بە سێ یەکەمەکانی کوردستانە ئەوانەی کە لە دەریای ئیجە و یۆنان خنکان کە باسییان دەکەین کوا دامەزراندن کە یەکەمەکان بۆوانە ئەم هەموو هێزە نایاساییە بە نهێنی دامەزراوە لە هەردوو زۆنی زەرد و سەوز ئەدی بۆ سێ یەکەمەکانی کوردستان دانامەزرێن ئەدی بۆ هەموو گرێبەستەی مامۆستایان کە ماجستێر و دکتۆراشە هێناوەتەوە لێرە دەرسی دەڵێنەوە بە پارەی خۆیان خوێندویانە ئێستا تەنها شەهادەکان بۆ هەمووان بۆ نابەسترێ بۆ حساب و هەژمار ناکرێ
ئەو هەموو خانەوادەی شەهیدانمان هەیە کە تا ئێستا پارچە زەویێکیان پێ نەدراوە نازان باس بۆ کەم ینی بەڕاستی بۆ سەیری کە لە چەمچەماڵ و لە ئەو دەڤەرانەی کە گەرمیان تا ئێستا ئاوی خواردنەوەیان بۆ دابین نەکراوە لە پایتەختی کوردستان ئاو نییە لە هەموو گەڕەکانی کوردستان ئاو نییە پایتەخت ئاو نییە بخۆنەوە بۆیە هەمووی باس کراوە و ئومێدیشمان هەیە تا ئێستا بەڕێزیان لە تیمی حکومی هیچ وڵامێکیان نەبووە بەڵام پێم وایە وڵامەکان ئەو وڵامانن کەوا پێش ئەم جەلسەیە ئێمە داوامان کردو لە ڕێگای نووسراوەوە نووسرامان ئاراسی سەرۆکاتی پەرلەمان کردووە کە داوای هاوڵاتیانمان بەرز کردوتەوە بۆ نمونە ئەمن لە دوومانگی ڕابردوو داوام کرد بەڕێ سەرۆکی پەرلەمان بیان و چییە لەگەڵ بێموچەی و لەگەڵ قەیران و لەگەڵ ئەم هەموو نەهامەتەی ڕوودە وڵاتەی کردووە کرێی کارەبای دوو قات کراوەتەوە پرسیارمان کردو وڵامەکە هاتۆ دەوری لەبەر ئەوەی نرخی دۆلار گران بووە دۆلار بەرز بۆتەوە یعنی زۆر ئەوان ماندوو نابن لە ناشەفافی لە ناڕوونی بەڵام ئێمەش ماندوو نابین لە داکۆچیکردن لە مافی ڕەوای گەلەکەمان بە میکانیزمی خۆی و بە داواکارێکی یاسایی باشە وەکو خۆتان وەکو فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش فشار دەکەن بۆ ئەو توێژانەی باسمان کرد بۆی دامەزرانێک بکرێتەوە یاخود ئەگەر لاگەرێکدا پرۆژە یاسایی بودجەی حکوومەتی هەرێمی شاتە پەرلەمان هەرچەندە ئێستا زۆر دواکەوتووە فشارێک بکرێت ئێوەی چی دەکەن لەمڕۆ یاخود هیچان کردووە پێشتر دڵنیات دەکەمەوە کاک عەبدولحەکیم خۆت و هەموو بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام کە ئێمە داواکارێکی سەرسەختی داواڕەوەکانی هاوڵاتیان دەبین بەبێ جیاوازی نەگوڵم دەنگدرانی کۆمەڵ و یانیە گوتوین نەخێر هەموو هاوڵاتیانی کوردستان بە هاوڵاتی خۆم دەزانین خۆم بە نوێنەری وان دەزانم ئێمە بەردەوام دەبین لە جەختکردنەوە بە نووسراو بێ بە یاداش بێ بە کۆکردنەوەی ئیمزایەکان بێ کە بڵێ دەبێ ئەم حکوومەت ملزەم بکرێ ناچار بکرێ کە ئەم کەرتانە بەکار بکەونەوە چەند پەرلەمانتار باسییان کرد ئەگەر بێت و کوڕە گەنجێ خانوو بە باوکی بفرۆشێ و سەری خۆی هەڵگرێ بچێت لە دەریای یۆنان بخینچێ ئەدی کچێک لە ماڵۆچ بفرۆشێ ئەدی کچێکی کۆلۆژی تەواکو تا ئێستا نەدامەزرانێکی هەیە نەهەلیکاری بۆ ڕەخساوە ئەگەر ڕۆژێک لە خولێک دەوام بکە پارێ هاتوچۆیەکەی پێ نییە ئەدی ئەو بەڕێزانەی کەوا ڕۆژانە لەگەڵ ئەنتەرنێت و تووشی نەخۆشی نەفسی بوون لەگەڵ بێ کارەبایی لەگەڵ بێ ئاوی لەگەڵ دراوسێشە لەبەر ئەو ژینگەیەکمان نییە پارچە زەویەکی نیە حەدیقەی بچێت لە ناوی بسوڕێتەوە و ئەو خەموو خەفەتەی خۆی پێدا بەدەر بکە بۆیە ئێمە بەڕاستی داوا دەکەین هەموو ئەو مافی ئیمتیازاتانی هاوڵاتیان دەبێ حکوومەت یان ئیعلانی فەشەلی خۆی بکە ئیعلانی فەشەلی ئەم ئیدارە بکە کە بۆم ناکرێ لەگەڵ ئەوەی کە نەخۆشی کۆڕۆنایە ڤایرۆسی ئەو هەموو نەخۆشیەکەوە هەبووە ئەم هەموو دەست هاوردەکردنی بۆ نمونە لە ئەم ساڕۆغانە کە داهاویژرێ یاخود ئەم هەموو پێشێلکاری داگیرکردنی زەوی کوردستان لەلایەن تورکیاوە کە دەکرێت ئەم هەموو قەیرانە با حکوومەت ئاساییە خۆ ئەو کاتی ئاعترافکردن بە خەلەل نابێتە شکست نابێتە عیب فەشەلی خۆی ڕابگەێنێ ئەو کات پێی گەورە دەبێ ئەو کات ئێمە حکوومەتێکی ئینتقالی کاتی دادەنین بۆی کەوا حکومڕانی خەڵکی بکەوە پێشمان وایە ئەگەر بێت و دە کەسی دڵسۆسە بن لەم وڵاتە حکومڕانی هەر هەموو کوردستان بۆ دەکا و تا ئێستا ئەمن پێم گوتن لە ژوورۆ پێم گوتن بۆ خەڵک لەسەر تەلەفۆنێک دەگیرێ بۆ خەڵک لەسەر کۆمنتێک گیراوە بۆ 500 کیلۆ تەریاک دێتە ناو کوردستانە و ناو هەولێرەوە کەس باسی لەگەر نییە بۆیە بەداخەوە حکوومەت کاتێک چاکسازی دەکرێت کاک عەبدولحەکیم ئەگەر ئیرادە هەبوو کاتێک ئیرادەی چاکسازیش دەبێت ئەگەر هاتو قەناعەت هەبوو بە گەندەڵی و بە نادادگەری هێتا ئێستا قەناعەتیان نییە بەڕێزانەکەوە گەندەڵی و نادادی و ناڕوونی و ناشەفافی هەیە قەناعەت ناکەن بۆیە قەناعەت ناکەن لەبەر ئەوەی کە حاڵی خۆیان زۆر باشە و های لایفی دەژێن و خەڵکیش تاوەکو ئێستا ئەمن لە دانیشتنی لە مانگی سێ بڕام گەیان گوتم حکوومەتی بەعز توانیکەوە ئەنفالمان بکە کیمیابەرانمان بکە بەڵام گەلی کوردی بۆ قڕ نەکرا بەڵام پێم وایە کۆتایی هاتنی ژیانی و دەسەڵاتی کوردی لەسەر دەسەڵاتی ئەو حکوومەتی خۆمان دەبێت کە حکوومەتی کوردی قڕکردنی گەلی کوردی پێوە دەبێت نەک دوژمنانی کورد باشە وەکو چاکسازی کاتیشمان زۆر کەمەوە پرسیاری زۆر هیچ کراوە لە پرۆژە یاسای چاکسازی کە مانگی حەوت بڵێن یەک دوو ڕۆژی تر دەبێتە ساڵێک دەبواری جێبەجێ کاک عەبدولحەکیم بۆ دڵنیایی جەنابشتی هیچ نەکراوە لەبەر ئەوەی ئێمە داوامان لە بەڕێز وەزیری شەهیدان کرد کە ئەو ڕێژە چاکسازی کە لە وەزارەتی شەهیدان کراوە بۆ لێک جیاکردنەوەی ئەو خەڵکێکەوە ناشایستەیە لەگەڵ ئەو خەڵکی کە شایستەیە لە خانەوادەی سەربەرزی شەهیدان
پێ دەکەنێ دەڵێ ئەوە بەڕاستانە وەکەوەی کە گاڵتەجارڕێ وەریگرت تا ئێستا نەیتوانیوە یەک بندیوار و یەک شەهیدی مستحقی ئەم وڵاتە لێک جداکەنەوە نەخێت چاکسازی نەکراوە داوامان کرد تیمێکی وەزارەتی شەهیدان بێتە پەرلەمانەوە بۆی کە یادداشتێک مامداتێ بۆی کە پێنج مستەشفای حکومی هەبووە لە ناو هەولێر کە مستەشفای ئێواران بوون بۆ خانەوادەی شەهیدان ئیشیان کردو بە شتێکی ڕەمزی ئێستا هەمووی داخراوە دەڵێن جەنابی وەزیری شەهیدان بۆ داخراون دەوێت لەبەر ئەوەی کەوا قەیرانە و مانگانە 57 میلیۆن دیناری دەوێ و پارەشمان نییە بەڵێ چاکسازی کراوە بۆ گێڕانەوەی پارە و داهات بۆ حکوومەت بەڵام لەسەر حیسابی خەڵکی هەژار و خانەنشین و خێر لە خۆنەدی و پیاوێکی بە تەمەن 55 ساڵە لێرانە پۆلیس و پاسەوانە بە 600,000 چاکسازی لەسەر گیرفانی خەڵکی هەژار کراوە لەسەر گیرفانی پێشمەرگە و خێر لە خۆنەدی و ئەو پێشمەرگانێکەوە هەموو تەمەنیان لە خزمەتی کوردستان بەسەر بردو چاکسازی سەوان کراوە نەوەک لە داهاتی و دەسەڵاتی حیزب و حکوومەت بە هیچ شێوازێک چاکسازی نەکراوە. باشە وەکو دوا پرسیارم چاوەڕێی چاکسازیشان لێ ناکەن لەم کابینەیە کە مانگی بڵین دەی حەوت دە ڕۆژێکی تر دو ساڵ تێپەر دەبێت بە کورتی بێ سپاس دەکەم. وەکو پێم گوتی کاتێک چاکسازی دەکرێت ئەگەر ئیرادەیەک هەبوو ئەو ئیرادێت چۆن دروست دەبێت ئەگەر قەناعەتیان کردکەوە گەندەڵی و نادادی هەیە تا ئێستا قەناعەتیان وانە دەڵێن بودجە ئەوەندەیە جەنابی سەرۆکی وەزیری دارایی نایسەلمێنێکەوە داهاتەکەی چەندە و چەندی سەرف کردووە کە ڕای ناگەێنە نایزانێت کە نایزانێ هیچەوە دەست نییە بۆیە تاوەکو حیزب حاکم بێت لە وڵات ئەو حاڵمان دەبێت تاوەکو دەستی حیزب لە حکوومەت جودا نەکرێتەوە قەت چاکسازی ناکرێت. بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز ماوەستا عوسمان کانی کوردەی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کە لە پەرلەمانی کوردستانەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ ئەوی بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.